یاریزانێکی ڕوحسووک و بەخشندەیە بەرگەیە ژاری گرت و خەونەکەی هێنایەدی پاش دەوڵەمەندبوونی بە ئۆتۆمبیلی ئاسایی دەچێتە مزگەوت و توالێتی مزگەوتەکان پاک دەکاتەوە. ئەمڕۆ باز لە چیرۆکی سادیۆ مانێ دەکەین. لە بەهاری ساڵی 1992 لە گوندێکی بچووکی سەر بە شارۆچکەی بامبالی لە سەنیگال لەدایک بووە. لە سەرەتای منداڵیدا لەگەڵ مامی دەژیا بەو پێی دایک و باوکی منداڵی زۆریان هەبوو و نەیان دەتوانی لە ڕووی داراییەوە پێداویستیە سەرەتایەکانی دابین بکەن. باوکیمانەیە پێشنوێژی مزگەوتی گوندەکەیان بوو. خێزانەکەی ئاواتەخواز بوون ببێتە مامۆستا، بەڵام بۆ یەژاریەوە نەیتوانی لە خوێندن بەردەوام بێت و تواناکانی خۆی لە تۆپی پێدا دۆزیەوە. مانەیە بۆ بەدیێنانی خەونەکەی ڕێگای پایتەختی وڵاتەکەی دەگرێتە بەر و دەچێتە شاری داکار. لەوێ بەشداری تاقیکردنەوەیەک دەکات. سەرەتا سەرپەرشتیاری تاقیکردنەوەکە بە دەنگێکی تووڕە و کەمێک سەرسامیەوە بەمانێ دەڵێت بەم پێڵاوە دراو و جلە خراپانەوە دەتەوێت تاقیکردنەوە بکەیت؟ لە وەڵامدا ئەمانێ دەڵێت بەڵێ ئەوەی لە بەرمدایە باشترینەکانی منە، من تەنیا دەمەوێت دیاری بکەم بۆ ئەوەی تواناکانی خۆم نیشان بدەم. دوایەوەی دەست بە جوڵە و یاریکردن دەکات مانێ هەمویان سەرسام دەکات و ڕاستەوخۆ سەرپەرشتیارەکە دەچێتە لای و پێی دەڵێت تۆ هەڵبژێردرای. زۆر ناخایەنێت کۆمەڵێک کەس کە بۆ دۆزینەوەی بەهرەی یاریزانی تۆپی پێ لە فەڕەنسا هاتوونەتە سەنیگال چاویان دەچێتە سەرمانێ و دوای دوو وەرز یاریکردن بۆ ئەکادیمیایەکە لەلایەن دۆزەرەوە فەڕەنسیەکانەوە سەرپەرشتی دەکرا مانێ توانەکانی خۆی بە تاوی دەسەلمێنێت. پاشان دەیگەێننە فەڕەنسا تا ئەوەی پەیوەندی بەیانەی میتسیە وڵاتەوە بکات و لە تەمەنی 15 ساڵیەوە سادیۆ ژیانی پیشەگەری دەست پێ کرد. لە هاوینی 2016دا مانێ سەرنجی یۆرگن کلوپی ڕانەری لیڤەرپوڵ ڕادەکێشێت و پەیوەندی بەو یانە سوورپۆش ئینگلیزیەوە دەکات. مانێ لە شاری لیڤەرپوڵ سەردانی مزگەوت دەکات. ئیمامی مزگەوتەکە لەو بارەیەوە دەڵێت مانێ کەسێکی خاکی و سادەیە، تەنانەت دێتە مزگەوت و لە پاکردنەوەی توالێتەکانی شاوکاریمان دەکات. هاتوچۆی مزگەوتی زۆرە، ئۆتۆمبیلێکی گرانبای هەیە، بەڵام بە ئۆتۆمبیلی ئاسایی دێتە لای ئێمە. ئەو خاوەن کەسایەتێکی ساختە نییە و لوودبەرز و خۆپەرز نییە. ئەم ڕۆژتانەی مانێ ڕاستەوخۆ دەمانخاتەوە بیری ئەو ئایەتە قورئانیەی کە دەفەرمێت تلك الدار الآخرة تجعلها للذين لا يريدون علوا في الأرض ولا فسادا. واتە ماڵی قیامەت و باشتەمان داناوە بۆ ئەو کەسانەی نەلوود بەرزی و نەخراپەکاریان لەسەر زەوی داناوێت. لا نوێترین دەرکەوتنیشدا کە تۆماس مۆلەر وێنەکەی بڵاو کردوتەوە مانێ لە ناو فڕۆکەدا سەرقاڵی خوێندنی قورئانی پیرۆزە. مانێ خاوەنی موچێکی زۆرە و دەتوانێت کۆشکی گەورە بکڕێت بۆ پشووی هاوینە بچێتە شوێنە گرانباکانی ژیان، بەڵام ئەو هەمیشە دڵی لای خەڵکی گوندەکەیەتی. کاتی پشوەکان ئەوروپا جێ دەیڵێت و لەگەڵ هاوڕەکانی سەردەمی منداڵی لە یاریگایەکی قوڕ و چڵپاوی دایاری تۆپی پێیان لەگەڵ دەکات. لەگەڵ ئەوەشدا پارێکی زۆری بۆ هاوکاریکردنی گوندەکەی تەرخان کردووە. مانێ لا گوندەکەی لەسەر ئەرکی خۆی قوتابخانەیەکی بە تێچووی 270,000 یۆرۆ دروست کردووە و هەر خوێندکارێکیش کۆمپیوتەرێکی تایبەت بە خۆی پێدراوە. لەگەڵ ئەوەشدا نەخۆشخانەیەکی کردوتەوە کە تێچووەکەی 530,000 یۆرۆ بووە. هەروەها وەک موچە مانگی $70 بار خێزانێکی گوندەکە دەدات. ساتی سەرهەڵدانی پەتای کۆرۆنا مانێ بڕی 45,000 یۆرۆ بۆ یارمەتیدانی ئەو کەسانە دەبەخشێت کە لە سەنیگال تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. مانێ لە ژیانی وەرشی هەموو و نازناوانەی بردوتەوە کە یاریزانی تۆپی پێ ئاواتی پێدەخوازێت. لەگەڵ لیڤەرپوڵ نازناوی چامپیۆنز لیگ، نازناوی پریمەر لیگ، جامی جیهانیانەکان و جامی سوپەری ئەوروپی بەدەستێناوە. لەگەڵ هەڵبژاردەی سەنیگالیش نازناوی جامی نەتەوەکانی ئەفریقیای بردوتەوە. لە سەراستی تاکە کەسیش مانێ دوو جار وەک باشترین یاریزانی کیشوەری ئەفریقیا دیاری کراوە. مانەی 30 ساڵ لە کاروانی وەرشی بەردەوامە و تاکو هاوینی 2025 گرێبەستی لەگەڵیانەی بایرن میونخی ئەڵمانی هەیە و لە داهاتوودا زیاتر ڕوون دەبێتەوە ئەم کوڕە موسڵمانە بەخشندەیە پرۆژە خێرخوازیەکانی بەکوێ دەگات.